یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران پێشکەش دەکات. لە کۆمەڵە فایلە سیاسیەکان فایلی ژمارە 16 دموکراسی. دموکراسی لە وشەی یونانی دێمۆس بە مانای گەل و خەڵک و کراتۆس بە مانای حکوومەت و دەسەڵات وەرگیراوە. دموکراسی یەکێک لە جۆرەکانی حکوومەتە و جەوهەرە هەرە دیاریەکەی ڕاگەیاندنی فەرمی ئەسلی پەیڕەوی زۆرینە و بە فەرمی ناسینی ئازادی و مافی بەرابەری تاک و شارۆمەندانە. دموکراسی لەو کاتەوەکە پریکلیس بە حکوومەتی خەڵک پێناسەی کرد تا ئەمڕۆکە لە کۆڕە جۆراوجۆرەکانی داڕشتنی تێئۆری ڕۆژاوایی و بە تایبەتی ئامریکا جێگیر و پەرەپێدانی کاری بنچینەی و تایبەتی دەوڵەت دەناسێندرێ. ئاڵوگۆڕی زۆری بووە و بابەتەکانی تایبەت بە دموکراسی چەند هەزار ساڵە پشکنینی بۆ دەکرێت، بەڵام هیچ پێناسەیەکی جیهانی بۆ دموکراسی کە هەمووان قبوڵیان بێ بوونی نییە. یەکێک لە هۆکارەکانیشی ئەوەیە کە دموکراسی بەردەوام خەریکی پەرەسەندن و ئاڵوگۆڕە، بەڵام خەڵکانێکیش بوونیان هەیەکە زۆرینە سەبارەت بە پەیوەندیەکانیان لەگەڵ دموکراسی هاوڕان. بۆ نمونە بایەخ و مافی یەکسانی مرۆڤەکان، ئازادی بیر، ئازادی چاپ و بڵاوکردنەوە و ئازادی ڕادەربڕین و یەکسانی مرۆڤەکان لە بەرامبەر یاسا و هەروەها بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئازاد. کارێل پۆپێر فیلسوفی هاوچەرخ دەڵێ دموکراسی هیچ کات حکوومەتی خەڵک نەبووە و ناتوانێ ببێ و نابێشکە ببێ. ئەمە مەترسیدارە کە بە خەڵک و بە تایبەتی منداڵان بەوە فێرکەین کە دموکراسی بە مانای حکوومەتی خەڵکە، واتە حکوومەتی گشت کە ڕاست نییە و کاتێک تاک لە ڕاستی بابەتەکە ئاگادار دەبێ هەستەکە هەڵخەڵەتاوە و ئەم هەستە دەتوانێت دەرەنجامەکەی ببێتە تێرۆریزم. هەڵبژاردننی گشتی گرنگترین کەرەستەی خەڵک بۆ کاریگەریدانان لەسەر شێوەی بەڕێوەبردننی وڵات هەیە. بە سەرنجدام بەوەی کە دموکراسی لە وڵاتێک کاریگەری هەبێ، ئامادەبوون و بەشداری خەڵک زۆر گرنگە و بەشداریکردنی بەرچاوی خەڵک لە هەڵبژاردننی گشتیدا دەبێتە هۆی بەهێزبوونی دموکراسی. ئەندامبوونی خەڵک لە ئەنجومەنەکانی ڕاوێژ و گفتوگۆی سیاسی لەگەڵ هاوڕێیان و هاوکاران یارمەتیدەری بەهێزبوونی دموکراسیە. ڕێگایەکی تر بۆ ئەم کارە پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ سیاسەتمەداران و باسکردن لە ڕاو بیرۆکە تاکە کەسیەکانە. بەشداری بەربڵاوی خەڵک لە هەڵبژاردن زەمانەتێک دەبێت بۆ ئەوەی کە سیاسەتی ئێستاکەی وڵات هەر ئەو سیاسەتەیەکە زۆرینەی خەڵک خوازیارین. بەڵام بۆ ئەوەی کە کۆمەڵگایەک ببێتە دموکراتیک تەنیا بەشداری خەڵک لە هەڵبژاردننی گشتیدا تەواو نییە. بۆ ئەوەی کە دموکراسی بتوانێ بەرهەمی هەبێ، ئەوەی کە لە ماوەی هەڵبژاردندا ڕوودەدات زۆر گرنگە. یەکێکی تر لە مەرجەکانی دموکراسی قسەکردن لەگەڵ خەڵکە کە دەبێ ئەوەی کە کەسانی تر دەیڵێن گوێی لێبگری و هەم بیر و ڕای خۆت باز بکەی. هەستی هۆگریکردنی خەڵک بۆ کۆمەڵگا بۆ نیزامیشی دموکراسی لێهاتوو زۆر گرنگە. ئەو خەڵکن کە ڕێگەی هەڵبژاردننی گشتی سیاسەتی گشتی کۆمەڵگا دیاری دەکەن، بەڵام ئەوان دەبێ هاوکات بتوانن لەسەر ژیانی ڕۆژانەی خۆیان وەکو مەدرسە، کار، گەڕەک و بنەماڵە کاریگەری دابنێن. باسکردن لەسەر مانای دموکراسی لەم کۆمەڵگایەیەکی دموکراتیکدا لە خۆیەوە گرنگە. ڕاوەستانی ئەم باسە دەتوانێت نیشاندەری ئەوە بێکە لە ڕوانگەی خەڵکەوە دموکراسی ئیتر گرنگیەکی ئەو تۆی نەماوە و ئەوەش بە نۆرەی خۆی دەتوانێت نیشانەی لاوازی دموکراسی بێ. دموکراسی خۆی چەند ژێرلەقی گرنگی هەیە کە دەتوانین دموکراسی ڕاستەوخۆ، دموکراسی پشت بەست و بە نوێنەران، دموکراسی گەل یا کۆمەڵ، دموکراسی ڕواڵەتی و دموکراسی ئاینی ناو ببەین. هەروەها دموکراسی لە شکلی سازمانی و سەنعەتیدا بەدیار دەکەوێتکە دەتوانین لەوانە سرنج بە دموکراسی خوێندکاری بدەین. ڕێژەی تۆخمەکانی دموکراسی تا ئاستێکی زۆر لەوە سەرچاوە دەگرێتکە دموکراسی لە بنەڕەتدان نیزامێکی حکوومەتیە. لەو دەورەدا دموکراسی چەمچێکی ئاڵۆز و چەند ڕەهەندی هەیە. ناڕوونیە کە لە ماناکەیدا بوونی هەیەکە
سەرچاوەگرتوو لە پێداگری خاوەنڕایان و لایانگرانی دموکراسی لەسەر شکڵێکی تایبەت لەوە. ئەفلاتون دەڵێ دموکراسی جۆرێک یەکسانی لە نێوان یەکسانەکانی و نایەکسانەکان بە یەکسانی بڵاو دەکاتەوە و دەبێتە هۆی ئەو باوەڕەکە لە تاکە کەسدا کە هاوشێوەی هەر کەسێکی دیکە و دەتوانێت هەر بڕیارێکی گرنگ کە لە ژیاندا بیهەوێ بیدا. ڕەخنەی سەرەکی ئیفلاتون لەسەر دموکراسی ئەوەیە کە دموکراسی هیچ هەوڵێک بۆ باشتربوونی خەڵکەکەی نادا. دموکراسی بە ئازادکردنی تاکەکان بۆ کردنی هەر کارێک کە حەزیان لێبێ ئەوان ئازاد دەکات کە کۆیلەی حەزەکانیان بمێننەوە و نوقم لە سەرخۆشی ئەم حەزانە بن. ئەفلاتون لە هەڵسەنگاندنی ئەخێوەری خۆیدا دەڵێ تابیرەکان و خێوەرەکان توانیان هەیە ڕێژەیەکی زۆر لە خەڵکی بە گوتنی ئەو شتانە کە ئەوان حەزی لێ دەکەن جۆبیستی بن ڕازی و قانع بکەن. ئەو فێربوون وەک خاڵێکی بەرامبەری ئاخێوەری دادنێ و دەڵێ مامۆستا و قوتابیەکانی ڕاستیەکان و تەواوی ئەوەی کە بۆیان باشە فێریان دەکا، بەڵام ئاخێوەری جۆرێکە لە زمانی چەوری. لە دموکراسیدا ئاخێوەرانی سیاسی براون نەک مامۆستاکان. ئەرەستوو دەڵێ کە دموکراسی بە مانای حکوومەتی زۆرینە لە بیری گشتیدا باشترە لە حکوومەتی گروپێکی کەم، چونکە کۆمەڵانی خەڵک ئەگەر و تاکەکانیشیان لە زانایی بێبەش بن، بەڵام چونکە لە دەوری یەکۆ دەبنەوە بە سەرجەمیان دەبنە خاوەنی گەورەی یەک. بەڵام ئەرەستوو دەڵێ کە گروپێک لەگەڵ ئەم ڕوانگەیە دژبرن و بۆ ڕەتکردنەوەی بابەتی پێویستی شارەزایی لە کاری حکوومەت دێنێتە بەرباس. ئەرەستوو بۆ دموکراسی 5 جۆری سەرەکی باز دەکا و مەبەستی لە هەژمارکردنی جۆرەکانی زیاتر ئەوەیە بۆ گشتیان بە شێوەیەکی یەکسان ناتوانرێ حکم بکرێ. ئەرەستوو تەنیا جۆری یەکەم بە نمونەی ڕاستەقینەی دموکراسی دەزانێ. لێرەدا تەنیا باز لە جۆری یەکەم دەکەین. یەکەمین جۆری دموکراسی ئەوەیەکە لە سەرجەم جۆرەکانی دیکە لە پرینسیپەکانی یەکسانی نزیکتر بێ و لە نێوان هەژاران و ساماندارەکان جیاوازی دانەنێن و هیچ کامیان بەسەر ئەوەی تردا زاڵ نەکەن و دروستەکەشی هەر ئەوەیە بەو جۆرێکە گروپێک ئیدعا دەکەن ئازادی و یەکسانی تەنیا لە دموکراسیدا دەست دەکەوێ. ئەو ئیدعایە کاتێک کە ڕاستە کە هەموو شارۆمەندانی دموکراسی لە حکوومەتدا بەشداری تەواویان هەبێ، بە تایبەتی دەستەنگەکان بەسەر ساماندارەکاندا زوڵم نەکەن. پێکەوە سازمان و یەکتر قبولکردن و پێکهێنانی گروپی جۆرا و جۆری بیری پشتبەست و بە ڕێکارەکانی کۆمەڵناسی یاسایەکی بایەختار بۆ کۆمەلگایە. ئەگەر نیزامە سیاسیەکان بە شێوەی ڕوانگە و ڕوانینی جۆرا و جۆرەکان لەگەڵ ڕێز و حورمەت بۆ ئازادی بیر و ڕاست سرنج بدا. تێکەڵاوی بوونی چینەکانی بیری جیابیرەکان لە بنەمای ئەزمون و بایەخدان نیشانەی باوەڕمەندی بە ئاڵوگۆڕی و هەتا دوایی دموکراتیکەکان لە نێو شارۆمەنداندا دەبێ. بەم پێیە دژایەتی لەگەڵ بایەخەکانی دموکراسی دەتوانێت کۆمەلگا بەردەوام لەگەڵ ترس و تۆخاندنی تێکەڵ بە توندوتیژی و ناحەقی بەرەو ڕوو بکات و ئازادیە یاساییەکان و سروشتیەکانی مرۆڤ ببنە هێزی گەممەی هێز و پاراستنی مافی شارۆمەندی تێکەڵ بە ناڕوونی بێت. بە شێوەیەکی گشتی چەمکی دموکراسی دەتوانرێت لە چەند بنەمای سەرچێوە کورت بکرێتەوە کە گرنگترینی ئەوان بریتین لە سەرچاوەگرتنی هێز و یاسا لە خواستی خەڵک، ئازادی قسەکردن و بیر و ڕای گشتی و پشتبەستی حکوومەت پێیان، بوونی جۆرەکانی تایبەت بۆ نیشاندانی بیر و ڕای گشتی بە تایبەتی حیزبە سیاسیەکان، یاسای حکوومەتی زۆرینەی ژمارەی لە بابەتە ناکۆکەکانی نێو بیر و ڕای گشتی بەسراوە بە پێکەوە سازان و مەدارای سیاسی، سنوورداربوونی بەکارهێنانی هێزی حکوومەت بە لە بەرچاوگرتنی ماف و ئازادیە تاکە کەسیەکان و گروپەکان، زیادبوونی گروپەکان و قازانجەکان و بایەخە کۆمەڵایەتیەکان، مەجای گفتوگۆی گشتی و ئاڵوگۆڕی ئازادی بیرەکان سەبارەت بە بابەتە سیاسی، بە توانایی کۆمەلگا مەدەنی، یاسای ڕێژەیی، ڕەوشت و بایەخەکانی لێکپرسین لە بەرامبەر باوەڕە جیاواز و دژەکان، بەرابەری سیاسی گروپە کۆمەڵایەتیەکان،
لە بواری دەستپێڕاگەیشتن بە هێز مەجای کەمینە فکریەکان بە زۆرینە لە ڕێگەی بانگەشەی ڕوانگەی گروپی، سربەخۆیی دەسەڵاتی یاسادانان لە پێناو دەستەبەرکردنی ئازادیە مەدەنیەکان، تاکەکان و گروپەکان، جیاکردنەوەی دەسەڵاتەکان یان سربەخۆیی لانی کەم سێ دەسەڵات لە یەکتری، مەجای دەربڕینی دژایەتی ڕێکخراو و بوونی گروپی دژبەری یاسایی.